ئەڵێ ئەوەی پێی وایە هەموو عەلمانیەک مولحیدە هیچ لە عەلمانیەت نازانێت. ئەوەی پێی وایە هەموو عەلمانیەک مولحیدە کە هیچ لە عەلمانیەت نازانیە هیچ. منیش واڵم ئەگەر مولحید بە معنای ئەوە بێ کە باوەڕی بەخوا نییە. هەموو عەلمانیەک مولحید نییە. ئینجاڵێ هیچ یعنی هیچ لە عەلمانیەت نازانێت هیچ. کتێبی باشترین نووسەری ئیسلامیەکانم خوێنۆتەوە. بۆچوونی باشترین نووسەرەکانی بەرپرسە گەورەکانی ئیسلامیمان خوێنۆتەوە. لە عەلمانیەت تێنەگەیشتوون. کتێبی باشترین نووسەرەکانی ئیسلامیمان خوێنێتەوە بۆچوونی باشترین نووسەرەکانی بەرپرسە گەورەکانی ئیسلامیمان خوێنێتەوە لە عەلمانیەت تێنەگەیشتوون. کەی نەگەیشتوون؟ جا خۆشە مەسی قسوور سەعات دەرسم هەیە بەس لەسەر عەلمانیەت. ئەمەڵێ تێنەگەیشتوون. عەلمانیەت ڕیسالەی دکتۆرای شێخ سەفەر الحەوالیە خوای گەورە ئازادی کە کە لە زیندانی تاغوتان هی سعودیە. عەلمانیەت شتێکە باسێکە یانی لە هەموو وڵاتێکە باسی لەسرە. عەلمانیەت چۆن نەمانزانیوە چی؟ عەلمانیەت خۆی مەشەروک و ئاوا ساویلکە سەیری ناکەین کە بڵێن جۆکردنەوەی دینە لە دەسەڵات. ئەوە دروشمێکێتی بەوە ناسراوە. بەس عەلمانیەت بریتە لە سیستمێکی گەورەتر لەوە. ئێخۆ ئێمەش لە ناوێ ئاژی. ئێمەش پەیمان پێ بردو ئەزانین. و جەنابیشت کە ئەڵێ کتێبی ئەو نووسەرە گەورانت خوێندۆتەوە کە نازانن عەلمانیەت چیە. ئادەی بزانم جەناب کتێبی محەممەد قوتب خوێندۆتەوە نەبەخۆ. باشە کتێبەکانی محەممەد قوتب هەمووی جگە لە دووسەیەکیان دراسات قورئانیە و هەندێک لەوانە هەموو کتێبەکانی محەممەد قوتب لەسەر فکری سیاسی لەسەر فکری ئیسلامین بەگشتی. لە ضمنیشیانە باس لە عەلمانیەتەکە ئەکات. تۆ خوێندوتەوە کتێبەکانی ئەنوەر الجوندیت خوێندۆتەوە، کتێبەکانی عەلی جرێشت خوێندۆتەوە، کتێبەکانی عەبدولقادر بەکارت خوێندۆتەوە. نەتخوێندۆتەوە لەسەر فکر چیت خوێندۆتەوە؟ وەڵاژڵی هەمویانم خوێندۆتەوە. جا دایمە ئەم کۆلکە عەلمانیانە کە خوان زۆر بە بیرمەندی گەورە ئازانن باسەکە دووسێ کتێب باسەکە ئەمانە هەموو خوێندۆتەوە. نەخوێنەوە هەرچیت خوێندۆتەوە. ئەمە تۆ بولبولە قوڕەکەی یەکێتی قوڕ بەسەر ئەوانی تر. ئەڵێ کۆمەڵێک گوتاری کولاج جا نازانم کولاجن نازانم لەهجەی خانەقینە لەهجەی کوێ یا شتێکی عیلمیە و من نایزانم. ئەڵێ کۆمەڵێک گوتاری کولاج لێرە و لەوێ ئەهێنێ و بە زۆری زۆرداری ئەیلیکێنە بەیەکەوە تا بڵێن عەلمانیەکان کافر و مولحیدن. کۆمەڵێک وتاری کولاج لێرە ئێنن لەوێنن ئەی بەرسن بەیەکەوە بە زۆری زۆرداری ئەێنێ بڵێن عەلمانیەکان کافر و مولحیدن. ئەڵێن عەلمانیەکان کافرن بەس ناڵێن مولحید. بابا عەلمانیەت کوفر نییە ئیلحاد نییە. بابا عەلمانیەت کوفر نییە ئیلحاد نییە. جا ئەمە خۆشە ئەمانە تەبعا کە ئیجبارمان ناکە ئێستا لە بڕگەکانی پێشووتر ئیجباری کردین کە ئەبێ ئاین لە دیدێکی فەلسەفیە و بڕوانین و مناقەشەی بکەین. ئەبێ بە عەقڵگەرایی بۆی بچین و وەری بگرین. ئەنجا لێرەشە ئەڵێ عەلمانیەت کوفر نییە. ڕێساکەمان بۆ دانێ. خوای گەورەش ئەفەرمێ ومەن لەم یحکم بما أنزل الله فأولئك هم الكافرون لە سورەتی مائیدە ئایەتی 45. ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون لا 46. فأولئك هم الفاسقون ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الظالمون لمائدة 48. فأولئك هم الكافرون فلا وربك لا يؤمنون حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. ئەوەی حکمی ئیسلام نەکە بە مسلمان حساب ناکرێت. تۆ بیت مەسعود بەرزانی بە هەر کەسێکی تر. مسلمان بوون یعنی وەرگرتنی ناسینی خوا پەرستنی خوا شریعەتی خوا ڕەتکردنەوەی شریعەتی خوای پەروەردگار لەوەی کە چەسپاوە بە قورئان و سونەت ڕەتکردنەوەی هەموو دینەکەی وەگەوای هەر سوژە بە خوا هەر نەبردوێ. لەبەرە تۆ فێری ئەوەمان مەکە بابە عەلمانیەت کوفر نییە. بەڵێ کوفرە تۆ نازانی. ئەوە هەموو ئەوروپا بیخوێنەوە. چێ لەسەر ئاینە گیرە لە ئەوروپا؟ ئەوە هەموو ئەوروپا بخوێنەوە. چێ لەسەر ئاین ئەگیرێ لە ئەوروپا؟ ئێمە من لەسەر ئاینە گیرێ. ئێمە 62 جار دراوم بە دادگای نەروێژی. لەسەر چی؟ خۆچەکەم پێ نییە. جنێوم بە کەس نەداوە. ماڵیانم نەخواردووە. هەر لەسەر دین و فاک و فشەی جەنابتان و ئەو وەسایقانەی کە فواد معسووم هێنای بۆ ئەمان و ئەوەی عەبدولەتیف ڕەشید پیلانەکەی جێڕاو. خۆشت جەنابەت جوزئێک بووی لەو. بەعەکسەوە خەڵک لە ئاین و مەزهەب سڵە کاتەوە ئێستا لە ئەوروپا.
بەعکسەوە خەڵک لە ئاین و لە مەزەب ئێستا سڵەکاتەوە لە ئەوروپا. ڕاستە بەس آخر هەزارانیشە چنە ناو ئیسلامەوە بە هەزاران مسلمانە بن بە هەزاران. یعنی خیرەت فێڵدەرس ئەو ڕئیسی حیزب عنسوری هۆڵندا کە دژ بە مسلمانە وتی قورآنەکە ئەسووتێنم درۆشی کرد نەیوەرا تەنانەت ئەو لە وڵاتی کافرەکانیشە نەیوەرا قورآنەکە بسووتێنێت چوو کەتەلۆچێکی تەلەفۆنی سووتان ڕسمی گرت لە دوورە وتیەوە قورآن و سووتان. نائیبەکەی کە یارمەتی دەری بوو نائیبەکەی کە ئێستا مسلمان بوو هەرهی ئەو بوو هەر دژ بە ئیسلام بوو مسلمان بوو پێش 4 ساڵم و پێش چوو بۆ حەج. ئەم هەفتەیەش مقابلێتی لە جزیرە ئینشاءڵڵە هیوادارم بیبینن دەنابیشت بیبینی شتێکی خۆش.